سڵاوتان لێبێ ئێمە ئێستا لە دەواازەی قەزای پێنجۆین ئەوەی دەبین لە پشتی منەوە خۆپشاندانی جوتیارانە کە ئێستا خۆپشاندانیان دەست پێ کردووە جوتیارانی گەران لەوەی کە بەرهەمی تەماتی ئەم ساڵیان پارە ناکا بۆی هێنانی تەماتەیەکی زۆر لە وڵاتی ئێرانەوە بە قاچاق لە مەرزەکانی حکومەت هێرێمەوە من ئێستا چمە لای جوتیارەکان بزانین داواکاریان چییە بۆچی خۆپشاندانەکەن بزانین مامە سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ ئێوە بۆچی هاتوونەتە ئێرەم ڕێگە وای بۆچی هاتوون بۆچی ئەەکەن وڵی تەماتۆ بەرمومەکەمان هیچ ناکات بۆنەی هاوردەی ئێران و سووریا و تورکیاوە ئێمە دراوسێ ئەم سێ وڵاتین هەموو قەسارەمەندی ئەم سێ وڵاتین لەبەرەوەی دراوەکان ئەوان هیچ ناکە سعری شتەکانی ئێمەش هیچ ناکە بە حکمەوەی بەیانی لە ئێران و یەکسەر هێنن لە هەموو مەرزەکانەوەی کەنەوە ئەجا فەلاحەکانیش نیوەی واریاتەکەی فەوتاوە ئەو نیوەشی کە ماوە بە قیمەت ناکە بۆ نمە فەلاحەیە بای 100 ملیۆن دەرمانی هێناوە نەواری هێناوە ئاوی هێناوە دیلەمۆی هێناوە ئیسا ئەوەی دەست ناکەوێتەوە ئەم خەڵکە بۆ ئەوە هاتووە کە حکومەت نێڵێ و ئەمەی کە ماوە واریاتەکە بەر قیمەتکەوێ ئیتر داوای ئەوەکەن لە حکومەت یارمەتی فەلاحەکان بە بۆ نمونە 2 مانگ مۆڵەتی ئەوە باکە ئەم خەڵکە کەوێتەوە سەر پێی خۆی ناعیلاج خەرجاری دوکان و بازارەکە نەبێت نابوت نەبێ بە یەکجار بڵێ ئەوەی دەبینی خۆپشاندانی جوتیارانە مامە سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ بۆچی هاتوتە ئێرە و خۆپشاندان و کردو داواکاریتان چێ ئێوە وەڵی مامە جان ئێمە خۆپیشاندانمان بۆ ئەوە کردووە کە بەرهەمەکانمان ساغ نابێتەوە ئێمە تەما بەهۆی وشکە ساڵیەوە بەهۆی نەخۆشیەوە بەهۆی دۆلار بەرزیەوە ئێمە فەردەیە دەرمان پارەکە بە 40,000 بووە ئەم ساڵەکە بە 100,000 بەهۆی ئەوە کە دۆلار بەرزۆ بۆتەوە بە دۆلار دوکانارەکان شتمان پێفرۆشن ئەگەر نەوارێت تەماتە پارەکە ملیۆنە دیناری تێچوو بێت ئەم ساڵەکە 2 ملیۆن دینار بۆ 2 ملیۆن و نیوی تێچووە هەر یەکێ لەم فەلەعانەی کە هاتووە بەهۆی وشکە ساڵیەوە لە شوێنی دوور و ئاوەگەێنین بە زەرعەتەکانمان تیامانایە من نەفسی خۆم 3 مۆلیدە 4 بستوان ئیش پێەکەم ڕۆژە تا ئێوارە جا تەماتەکەمی بێ ئاوەدەم کابراڵە تەماتە 500 دینارەکات یان 600 دینارەکە هەمووی بە درۆی فەیسبوک و بە درۆوە ئەم قسانە ئەەکەن لە سەعات تەماتە بە سەعات 9 بۆ سەعات 10 ئەلەو کاتە لەوانە چێ 600 دینار 500 دینارکە بەس لە دوای سەعات 9 بۆ سەعات 10 یە بۆ 300 دینار و 400 دینار هەمووی قسەی فەیسبوک و کۆمەڵە ناحەز و ئەو کەسانەی کە هیچ لە باتینیانان نیە و خۆیان توانای هیچیان نیە بە فەیسبوک خەریکن بەس خەیەکی درۆکردنن بێرۆ عەرەبوون پێشووترێسا عەرەبانەیە ئیسەکانەک ئێمە کڕیارەکانمان عەرەب بوون بڕۆ لە ئێمە بارە تەماتە فرۆشی بە کابراایەکی کەلاریان چەمچەماڵی یعنی هەر تووشی نەخۆشی نەفسی دەکات تا بارە تەماتەکە و داگرێ ئەگەر ئێمە عەرەب نەبێ بەروبوومەکانمان بەشی ساخکەینەوە تیامانایە 300-400 ملیۆن دیناری خەرج کردووە ئایا ئەگە تەماتە 300 دینارکە بە چی گرێتەوە هەموو کیلۆ تەماتەیەک بەس چلینەکەی 100 دیناری تێچێت بە پارەی سنووق و کرێکارەوە تێگەی ئەم جارەکوونە کابرایەت لە پەروێزخان و حاجی هۆمەران و باشماق و لە مەرزە کوردەکان و ئێمە گیرمان خواردووە تەماتەیەنن وەڵی لە ئەو کەسانن کە بە تایبەتی ساحب قاتعەکانی سلەیمانی پێیان ناخۆشە خوان لە ئەوانەی کە توانان هەیە هاتوون بۆ ئێرە ئیشەکانی خوان ئەڕوا ئەوانە کێشیان نیە بەستایەتی لێرە شوێنی دەست ناکەوێت و ئیشەکەی ناڕوا مەناعەتی نیە یەنێ لە ئێران و یەنێ لێرە ئەیدا بە زەرەر بەس لەسەر زەرەری فەلاحی پێنجە مامە خەڵگلەی لە ئێوەکرەی بەروبوومی و پێداویستی ناخۆ پڕ ناکاتەوە تەماتە گران بوو لە بازارە نرخی گەشت بە 2000 دینار ئەمە قسەی خەڵکە و پرسیاری خەڵکە من لە توێک مامە ئەو کاتەی 15 ڕۆژ لەمە پێش ئەو شتە ڕوویداوە بەروبوومان پێ نەگەی بوو ئەو کاتە بە تەواوی یعنی ئەوە ڕاستە بەس بەڵام لە ئایسەیە چی ئەتوانێت بڵێ پێنجۆن بەروبوومی عێراق پڕ ناکاتەوە ئەوە هەر لە خۆی قسەیەکە ئەجینا ئیسەکانە هەموو کەسێکەی گریست 100 تەماتەی سوودی هەیە هەموو کەسێک گیری خواردو بەدەست تەماتەکانمانەوە بێرۆ بە کامێرە بێرە با فەرسی تەماتەکانمان کە بزانەکە چۆن سوور بۆ لەوانە ئەگەر دە ڕۆژێت بازار نەبێ بە هەمووی فڕەبین و هەمووی زەرەرەوەمان بێت ئێمە لە خزمەتان خۆش بڵێ ئەوەی دەبین ئەوە خۆپشاندانی جوتیارانی قەزای پێنجوێنە کێسا دەستی پێگرۆ ڕێگای سلێمانی بۆ قەزای پێنجوێنیان بەڕووی شۆفێران ئۆتۆمبیل لە بەرهەڵگەکانی مەرزی سەیرانبەن و باشماق داخستووە دیارە ئێستا جوتیاران خۆپشاندانیان دەست پێکرۆ ڕێگەکەیان داخستووە مام فەلاحی ئەوەی دەبینەوە ئێستا خۆپشاندانی جوتیارانە کە ئەوان ناڕزای دەرەبرنەوەی کە بەرهەمی تەماتەکانیان پارە ناکان نرخەکەی لە نێوان 500 بە 400 دینارەیە بەهۆی هاوردەکردنی تەماتەیەکی زۆر لە وڵاتی ئێرانەوە لە ڕێی مەرزەکانەوە بە تایبەتیش قاتعەکان بەڵێ ئەوەی دەبینەوە ئێستا
خۆپشاندانی جوتیارانە کە داوا ئەکەن بەرهەمی ئەم ساڵیان ساغ بکرێتەوە لە عەلوەکانە کە پارە ناکە. من ئەمەیە بچمە لای جوتیارێکی تر مامە جوتیاری تۆ سڵاو لێ باشی ئەگەر پێم بڵێ داواکاریەوە چییە؟ وەڵڵاهی برا بە ڕێزەکەم داواکاری ئێمە چییە؟ داواکاری ئێمە ئەوەیە ئەڵێن حکومت بێ بەهانامان و ئێمە داوای چیەکەن خۆ داوای ئەوە ناکەین بڵێن با حکومت بماژیێنێ ئەڵێن حکومت با بێ بەهانامانەوە تەوازنێک لە بینی ئێمە و مەرزەکانە ڕاگرێت قەیچێکە ئێمە بەرووبوومەکەمان با لە خوار 500 دینارەوە نەبێت تێگەی لە سەر و 1000 دیناریشەوە نەبێت لە سەر و 1000 دیناری و حکومت دەتوانێت بۆ خۆی لە مەرزەکان و بە تەوازنێک تەماتە بێنێتە ئەم دیوەکە نرخی ئێمەش لە تەوازنی حدودەکانە بۆسێ و نەتەماتەی زۆر گران بێ و نە ئێمەش زەرەکەین ئێمەش ئەو بەرووبوومە کە هەمانە هەمووی مەسرفێ زۆرمان کردووە وەڵڵاهی فەلاح هەیە 100 میلیۆن دینار قەرزارە 50 میلیۆن دینار وەڵڵای من ئێستا زیاد لە 30 میلیۆن دینار قەرزارم کە زۆریش نییە ڕزقاکەم تێگەی بەڵام ئێستا من بە 300 دینار و بە 200 دینار و ئەمانە چۆن ئەتوانم ئەم قەرزە بەم و فەردێ دەرمان بکڕم 100,000 دیناری پێ بەم و کرێکار و پلاسکۆ و ئەم هەموو زەحمەتە و زەوی بگرە بە ئیجار و ئەو بەم هەموو زەحمەتە و یعنی زەوی تەماتەش زۆر بە زەحمەتەیە برا بە ڕێزەکەم لە 100 زەویە 2 زەوی بەکەڵکی تەماتە نایە هەمووی یاکەڵێ ئاوی نییە یعنی بەڕاستی ئێمە هەموو ساڵێکە بێ ئەمە بکەین بە زەختێکی زۆر بخەین لەسەر حکومت ئەنجا یەتە سەر هێڵ و ئیشەکەمان بۆ جێبەجێیەکە پێش ئەوەی خۆپشاندان بکەن لانی پەیوەندیداران ئاگادار کردووە کە سال بدەم خەڵکی فەقیر و هەژارەوە نییە هیچ کەسێک ئیلا ئەم حکومەتە ئەبێ بە زەخت و خۆپیشاندان و ڕێگری ئەگنا بە هیچ شێوە نایەتە سەر هێڵ ئێمە داوای ئەوەکەین حکومەتەکە ئێستا قەیناکە ئێستا مانگی نوێ بۆچی ئێستا ڕزق بێتە ئەم دیو بە لێشە بۆ تەماتەی من 200 دینار نەکە بۆچی کابرا عەجەم و فارس لەو دیۆ ڕزقی خۆی بێنە لە ناو منە نیوەی مەریوان لێرە کاسبیەکە ئێران خۆی نیوەی معیشەتی ژیانی لەسەر ئێرێ ڕۆژێ لە پێنجوێنە 5,000 کەس ڕاتە دەرەوە بۆ کرێکاری و پارەپەیاکردن وەڵای حکومت دەبیایە خۆی هاوکاری خەڵکی پێنجوێنی بکرێەوە پاتایە بەدەم فەلاحەکان و خۆی ڕێنمایی بکردنایە سوێن بەخوا ئەبوایە خۆی بە هەموو شێوە هاوکاری فەلاحی بکردایە یعنی دەستی هاوکاری بۆ درێژ کردایە لەبەرەوەی کە فەلاح ئەم هەموو ئیسفادەی بۆ خەڵکی فەقیر و هەژار هەیە باشە ئەوەنەی کە ئەم میلەتی پێنجوێنە ئیسفادەی بۆ فەقیر و هەژار هەیە بزانم حکومت ئیسفادەی هەیە بەو شێوە وەڵڵا بیللا تەڵڵاهی ئایستا لە هەموو محافەزەکانی عێراقان نییە بەقەی پێنجوێن خەڵکی ڕەشوڕێت ئیسفادەی لێ بکە و کۆمەڵێک خەڵکی هەژاریان لەم شوێنە پارە پەیاکەن وەڵڵا بیللا تەڵای ئێمە بە خەیوانە لەوانەیە ئیسفادە نەکەین دەی حکومە تۆ ژوەرە سەر هێڵکاکە بۆ لە مانگی نوێ تەماتە هێنی وەڵڵاهی پەڵەیە تەماتەم هەیە جێ دەنەوارە کیلۆیە تەماتەم لێ نەکرێتەوە بۆ خواردن زیاد لە 30 میلیۆن دینار لەسەری قەرزارم دەی کاکە منیش مەعیشەت و ژیانم لەسەر ئەوەیە دەی حکومت خۆ مەعاشم لە تۆ ناوێ کاکە هیچم لە تۆ ناوێ ئەڵێم وەرە بەدەمان و ئێمە چینی فەقیرین ئەی بۆ تۆ حازری هەموو هەفتەیەک لە پێنجوێن و 1 مێک زەمینی دۆلارە بێ بۆ خەڵاچوالان و بۆ خۆت ئەی بیت و ئەی ئێمە چی بکەین کاکە ئێمە خاوەنیم شوێنە نین لە ناو بەفر و سەرما و ئەم هەموو نەهامەتی داماوە ئێمە گەورە بووین ئێستا بۆ تۆ خۆکرێ بە خاوەنی دەکە خاوەنی ئەم وڵاتی دێوەرە بەدەمان و ئێمە ژەڵێن کاکە وەرە بەهانامان و مێڵە کابرای فارس و عەجەم بێ تەماتەکە لێرە هەڕاجکا و ماڵی ئێمە ژوێران کە ئەی بۆ خۆیان لێرە پارە پەیاکەن ئەی بۆ ئێرانیان لێرە پارە پەیاکەن ئێستا ڕۆبعێکی مەریوان وا لێرە پارە پەیاکە خۆ کوردن هەمووی هاوزمانی خۆمان بەڵام برا بە ڕێزەکەم کابرای لە برسا ڕای کردووە بۆ ئێرە تێگەی منیش ئەگەر من نەبم کابرای کرێکا لێکێ پارە پەیاکە دەی حکومە دەوەرە تۆش مەعیشەت و وەرە کاکە تۆ پارەی بۆ دابین کە معاشی بۆ بڕەوە کابراوە نەکە تێگەی واللهی ئەگەر حکومت هاوکاری ئێمە نەکات ڕۆژانەی لەسەر ئەم جادانە نایەڵین ئەوەشی تەماتە بێنێ شاشە جامی سیارەکەی خەینە خوارم وڵی سایقەکەش داگرین وڵی سیارەکەش سووتێن ئێمە بەردەوامە بین ئەرێ وەڵام من یەکیان خۆم ئێستا خوێنم لێرە بڕژێ مەناعەتم نییە چونکە من مەعیشەتی ماڵ و مناڵ و هەموو شتێکم لەسەر فەلاحەتیە تێگەی ئەمە فەلاحەکان هەمووی لیان پرسە ئەگەر قسەی هەمویان نەبوو بڵکاکەم کابرا ڕاز ناکە کاکە تەوازنێ ڕاگرێت لە بینێمە حدودەکانە تەماتە لە سەر و هەزارەوە بۆ خەیچێکا بە گوێرە پێویست با بێت ئەم دیو نەک تۆ ڕۆژێک 100 ڕێ لە تەماتە بێنیتە ئەم دیۆ ئی ئێمەش لەویە هەمووی تەپی و هەمووی ڕزی و وەڵڵا بیلای فەلاحی وایە ئاسە 100 بار تەماتەی هەیە دەی هەمووی ڕزی هەمووی تەپی کاکە من بە 200 نات هیچم بۆ ناگرێت بە 300 نات هیچم بۆ ناگرێت تێگەی چی بکەم کاک لە مانگی 5 من خەریکی تەماتەم هەتا ئێستا دەی چی بکەم تێگەی منیش معیشەت و ژیانم لەسەرەوەیە کاک هەمومان وەکو یەک هەمومان هاوڕین لەگەڵ یەکە هەمومان ڕەمان یەکێک بەڵێ زۆر سپاس دەست خۆش بێ بەڵێ هەمووی دۆلار و پارەی لێ بەڵێ ئەوەی دەبین ئەوە ئێستا خۆپشاندانی جوتیارانی قەزای پێنجوێنە کە ئێستا دەستی پێ کردووە ڕێگای سەرەکی پارێزگای سلێمانی قەزای پێنجوێن و مەرزی سەیران بەر و باشباخیان داخستەوە بەڵێ ئەوەی دەبین ئەوە ئێستا خۆپشاندانی جوتیارانە کە ڕێگای مەرزەکەیان بە هەموو جۆرێک داخستەوە ڕێگە بە هیچ جوڵەیەکی بازرگانی لە مەرزی باشماخ و سەیرانبەنەوە نادەن لە ئێستادا ڕێگاکەیان داخستەوە
داوا دەکەن جوتیاران داوا ئەکەن تەماتە لە وڵاتی ئێرانەوە هاوردە نەکرێت چونکم زیانی زۆری لە ئەمانداوە بەرهەمەکانیان پارە ناکا بە جۆرێک وە خۆیان ئاماژیان پێ هەندێک لە جوتیاران 100 ملیۆن دینار لە بەرەبوومەکەیان مەصرفی کردووە ئەگەر بێت و تەماتە کیلۆی 200 دینار بکە ئەم مەصرفیان بۆ دەرناکاتەوە ئەوەی دەبین ئەوە ئێستا خۆپیشاندانەکەی دەستی پێ کردووە داوا ئەکەن بەرەبوومەکانیان بۆ ساغ بکرێتەوە ڕێگە نەدرێ حکوومەتی هەرێم لە وڵاتی ئێران و تەماتە هاوردەی بازارەکانی هەرێمی کوردستان بکە